يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی متمانەدا گەیشتینە بەشی پێنجەم بە ناونیشانی متمانە بەخۆبوون. خۆشەویستان، متمانە بەخۆبوون بناغە و بنەمای هەموو سەرکەوتنەکانە. خاڵی سەرەکی بناغەی داڕێژراو بۆ ئەوەی کە مرۆڤ کەسێکی سەرکەوتوو بێت لە تەواوی بوارەکانی ژیانیدا کە پێوەی خەریکە و سەرقاڵیەتی بریتیە لەوەی کەوا مرۆڤ متمانەی تەواوی بەخۆی بێ، سیقەی بە نەفسی خۆی هەبێ. لە دەستدانی متمانە بەخۆبوونیش سەرچاوەی سەرەکی شکستەکانە. ئینسان هەر وەختێک متمانەی لەدەستدا بەخۆی بە نەفسی خۆی بڕوای وابوو کەوا لەم کارەدا سەر ناکەوێ، ئەوە سەرەتای شکستەکان ئالەوێەوە دەست پێ دەکا، تەواوی بەهرەکانی لەدەست دەچن. بۆیە لە چەند خاڵێکە باسی ئەوە دەکەین متمانە بەخۆبوون بە چی لەدەست دەچێت. ئینسان بەهۆی چ شتێکەوە متمانەی بە نەفسی خۆی نامێنێ، بڕوای بەخۆی نامێنێ، لە کارەکانیدا سەرنجام سەرکەوتوو نابێ. خاڵی یەکەم ئەو کەسە خۆی دەرونی لاواز بێ. کەسێ خۆی دەرونی لاواز بێ، خۆی بەردەوام لۆمەی خۆی بکە، سەرکۆنەی نەفسی خۆی بکە، خۆی بەلاوە بچووک بێ، خۆی بەلاوە کەسێکی بێتوانا بێ. سەختە ئینسان پێی بوترێ لەلایەن کەسانی بەرامبەرەوە تۆ کەسێکی بێتوانای، تۆ کەسێکی زەعیفی، تۆ کەسێکی هیچت لە باران نییە، تۆ هیچ کارێکت لەدەست نایە، تۆ هیچ بەهرەیەکت نییە. ئەگەر ئینسان لەلایەن کەسانی ترەوە ئەمەی پێوترا، زۆر لە بەهرە و تواناکانی دێنێتە خوارەوە. بۆیە بەتایبەت مناڵ لە سەرەتای پێگەیشتنیەوە ئەبێ دایک و باوک، خوشک و برای لە خۆی گەورەتر، مامۆستا لە قوتابخانە، هاوڕێ بۆ هاوڕێکەی زۆر ئاگاداری ئەوە بێ پێی نەڵێ تۆ هیچ لەدەست نایە، هەر کارێکمان پێسپاردی پێ نەکرا، خاوەنی هیچ بەهرەیەک نی وەکو هاوڕێکانت، وەکو مناڵەکانی تر، وەکو قوتابیەکانی تر. ئەمە ئینسان دەڕوخێنێ. بەڵام لەمە خراپتر، لەمە سامناکتر، لەمە خەتەرتر بۆ سەر متمانە بەخۆبوونی ئینسان ئەوەیە ئینسان خودی خۆی بەخۆی وا بڵێ. مرۆڤێک لە ناخی خۆیدا بەخۆی بڵێ من هیچم نییە، من هیچم لە توانادا نییە، من هیچ کارێکم پێ ناکرێ، هەر کارێک دەستی بۆ دەبەم سەرکەوتوو نابم تێیدا. ئەگەر ئەمانە بەخۆت بڵێ زۆر خراپە. بەخۆت بڵێ بەڕاستی من شانس و بەختم نییە، بەڕاستی بەختم بە هیچ کارێک نییە، خوا هیچی وای بە من نەبەخشیوە، چ شتێکی خوا لە خۆم عاشق نابم کەمایی شانازی بێ بە خۆمەوە بیڵێم. ئەگەر ئەمانەت ود بەردەوام وزەتدا دەبەزێ. بیهێنە بەرچاوت کەسێک لەسەر شوێنێکی بەرز بێ، لەسەر سەدان خشت وەستا بێ و بەرز بوو بێتەوە. ئەگە هەر جارە لە ژێر قاچیا خشتێک دەرێنێ، وەختی ئەزانێ سەرنجام دێتەوە سەر زەوی و مەترێک بەرز بۆ مەترەکە هاتە خوارەوە. ئەگە ئینسانیش ئەم قسانە بەخۆی بڵێ، هەر قسەیەکی نابەجێ کە بە ئینسان بەرەوڕووی نەفسی خۆی دەکاتەوە، لۆمەی خۆی دەکا، خۆی دەشکێنێتەوە، خشتێک لە بەرزیەکە دەیهێنێتە خوارەوە، سەرنجام دەتخاتەوە سەر زەوی. بۆیە وزەکان لەدەست دەدەی. بەم قسانە کە ئینسان لۆمەی سەرزەنشتی نەفسی خۆی بکە، متمانەی وردە وردە بەخۆی لەدەست دەدا، تاوای لێدێ سەرنجام حەز دەکا ئەو ئینسانی کە توانای هەموو کارەکانی هەیە، چونکە متمانەی بەخۆی نەماوە هیچ کارێکی پێ ناکرێ، هەموو سیفاتە باشەکانی لەدەست دەدا. بۆیە کاتێک لە کۆنە وتراوە لە جیاتی ئەوەی نەفرەت لە تاریکی بکەی، وەرە مۆمێک دابگیرسێنە. مۆمێک دابگیرسێنە واتە ئەوەندە سەرزەنشتی خۆت مەکە. ئەی ئینسانی بەڕێز، خوشک و برای بەڕێز، بینەر و بیسەری ئەم وتارە. کاتێک کە نەفست پێیوتی، ناخت پێیوتی تۆ کارێکت پێ ناکرێ، تۆ لە هیچ سەرکەوتوو نابی، بۆ ئەوەی ڕەدی ئەم قسەیە بدەیەوە و ناختی پێوە مەشغوڵ نەکەی، بڕۆ کارێک بکە. دڵنیاش بە لە کارەکەی سەر دەکەوی. ئەو کاتە تۆ مۆمێکت داگیرسان،
لە جیاتیەوەی خۆت بە ناڕەحەتی تاریک بوونێکەوە خەریکەی بە ڕۆشنی ڕۆشنکردنەوەی مۆمێک ئەو تاریکیە دەڕ پێ بدە و سەرنجام خۆت دەسەلمێنی و شکست مەناسە. وە خاڵی یەکەم بریتە لەوەی کە ئینسان متمانەی بە نەفسی خۆی نەبێ، سەر کۆنەی خۆی بکە، خۆی لە ناخەوە خۆی بڕوخێنێ. ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێمەدا زۆر برامان هەیە، زۆر خوشکمان هەیە، زۆر خوێندکار و قوتابیمان هەیە، وەڵڵەهی بێتوانانیە وەکو خۆی سەیری خۆی دەکا، بەڵام خۆی لەناو بردووە، خۆی شکستی بە خۆی هێناوە چونکە متمانەی بە نەفسی خۆی نەماوە. دووەمیان هاوڕێتی ئەو کەسانەی کەوا متمانەیان بە خۆیان نەماوە. ئەگەر ئینسان هاوڕێی ئەو کەسانە بێ کە بەردەوام لە شکستدان، بەردەوام هەز بە شکستی خۆیان دەکەن، هەز دەکەن متمانەیان بە خۆیان نییە، تۆش ئەخلاقی ئەوان دەگری، بۆیە لیان بە دوور بە. لە کۆنە وتراوە ڕەشبینی و گومانکردن دوو نەخۆشی گواستراون، خۆت بپارێزە لەو کەسەی کە تووشی ئەم دوو نەخۆشیە بووە. چۆن ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا ئینسان حەزەر دەکا و خۆ دەپارێزێ لەوەی کەسێک گومانی لێ بکە ئەو نەخۆشیە هەبێ و پێویستی شەو کارێکی باش و گونجاوە و بە سەلامەتی تەواو دەبێ. هەر کەسێک شت بینی تەماشات کرد لە قسەکانیدا، لە ڕەفتارەکانیدا، لە ناخ هەڵڕشتنیدا کاتێک کە قسە دەکا ڕەشبینە، ڕووناکی لە وڵاتە نابینێ، ڕووناکی لە ژیانە نابینێ، بەردەوام ڕەشبینی پێوە دیارە هاوڕێیەتی مەکە. بڕواب کە تۆ چەند گەشبین بی، چەند خۆشحاڵ بی، چەند بڕوات بەداهاتوویەکی گەشت هەبێ بە ئیزنی خوای گەورە، ئەگەر ڕەفاقەتی ئەو ڕەشبینت کرد وەختێ بە خۆت دەزانی دنیاش لەبەر چاوی تۆ تاریک دەبێت، چونکە چاویلکەیەکی ڕەش دێتە سەر چاوت. دووەمیان کەسی گوماناوی، ئەو کەسەی کە دڵپیسە، ئەو کەسەی بەردەوام گومانی هەیە بە هەموو کەس، هاوڕێیەتی بکەی ئاوان لێدێ. ئافرەتێک لەگەڵ هاوسەرەکەیدا هیچ دڵپیسیەکیان لە نێواندا نییە، هەردوو لە ڕێک و پێک و بە ئەخلاق و ڕەوش بەرزن. ئەگەر ئەم ئافرەتە هاتوچۆی ئافرەتێک بکە، هاوڕێیەکی هەبێ، دراوسەیەکی هەبێ، خزمێکی هەبێ کە بە گومان بێ لە مێردەکەی، بەردەوام باسی ئەوە بکە هاوسەرەکەم خیانەتم لێ دەکات، مراقەبەی دەکەم، ژیانم ناخۆشە، ئەم ئافرەتەی تر کە عیبی نییە بە هاوڕێیەتیکردنی ئەو خوشکای کە گومانبەرە، کە دڵپیسە بەرامبەر بە هاوسەری، بەبێ ئەوەی ئەم هیان هەست بەخۆی بکە، ئەمیش بەرامبەر بە هاوسەرەکەی وای دەدێ. و پیاوێکیش لەگەڵ ڕەفیقی کەسێک بێ کە بەردەوام گومانی لە ماڵ و خێزانی هەیە، بەردەوام گومانی لە دەوروبەر و منداڵەکانی هەیە، بە ڕەفاقەت و هاوڕێیەتی ئەو تۆش ئاوال لێدێ. بۆیە ئەگەر کەسێکت بینی هیچ متمانەی بە خۆی نەماوە، بۆ دکرا ئامۆژگاری بکە ئەینا لێ دوورکەوە، چونکە تۆش واد لێدێ متمانەت بە نەفسی خۆت نامێنێ. سێمیان قسەی چاک لەگەڵ قسەی خراپ. قسەی چاک متمانەت بەرز دەکاتەوە، ورەت بەرز دەکاتەوە، لە نزمیەوە دەتێنێتە سەرەوە، لە چاڵا بیدەستت دەگرێ و دەتێنێتە دەرەوە و دنیا ڕۆشنت نیشان دەداتەوە. قسەی خراپیش ڕێک پێچەوانەکەی ڕاستە. لە کاتێکە عیبت نییە، گەشببینی، خۆشگوزەرانی، لە کارەکەدا سەرکەوتووی، بە چەند قسەیەکی ڕووخێنەر ئەگەر وریای خۆت نەبی و بێڵی بچێتە مێشک و دڵتەوە، بە دڵنیاییەوە لە کارەکەتا فەشەل لێنی، سەرکەوتوو نابی، بابەتەکان لە دەست دەدەی، متمانە بوون بە خۆل لە دەست دەدەی. بۆیە خۆی پەروەردگار لە قورئاندا زۆر گرنگی بە وشە داوە. لە سوورەتی ئیبراهیم ئایەتی 24 تا 26 ئاوا باسی قسەی جوان و خراپمان بۆ دەکا. دەفەرمێ: ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون. نمونەی وشەی جوان، بیرۆکەی جوان، قسەی جوان و ڕێک و پێک و بەبناغا، خۆی پەروەردگار دەفەرمێ بیهێنە بەر چاوتان وەکو درەختێک وایە. ئەم درەختە درەختێکی پتەوە، ڕەگەکانی بەناخی زەویدا چوونە خوارەوە، لق و پۆپەکانی بەرەو ئاسمان بەرز بوونەوە، سایە و سێبەریان بڵاو کردوتەوە. بە ئیزنی پەروەردگار هەمیشە بەرهەمی بۆن خۆش و تام خۆش و ڕنگ جوان پێشکەش بە مرۆڤەکان، بە زیندەوەرەکان، بە باڵندەکان دەکا، هەمووی ئیستفادەی لێ دەکا. ئەم درەختە خۆی پەروەردگار دەفەرمێ وەکو قسەی جوان وایە. قسەی جوانیش وەکو ئەو درەختە وایە. چۆن درەخت ئۆکسجینمان پێشکەش دەکا، گازە ژەهراویەکان لە خۆی دەگرێ و ژینگەمان پاک دەکاتەوە لە ڕووی هەواوە، سایە و سێبەرمان پێدەبەخشێ و لە گەرمای هاوینە سێبەرە
و پەناگایە بۆ چەندین باڵندە و حەشرات و ئاژەڵ و ئینسان لە بەرهەمەکەی دەخوا ئەم درەختە زەوی ڕاگیر دەکا و ناهێڵێ خاک بڕدا بڕوخێ و خاک لە داڕوخان دەپارێزێ ئەم درەختە بەردەوام هەوای پاکمان پێدەبەخشێ بەروبوومی جوانمان پێدەبەخشێ قسەش ئاوایە قسەش ناهێڵێ بڕوخێ ئینسان خەریکە دادەڕوخێ یەکێکی ڕەوش بەرز قسە زان زمان شیرین قسەت بۆ دەکا ناهێڵە بخزی دەتێنێتەوە سەر ڕێگا ڕاستەکە دەستت دەگرێ خەریکە لە ژێر بارێکی ناهەموارە دەپیشێ و دەتسووتێنێ بە چەند وشەیەکی جوان سێبەرت بۆ دەکا و دەتحەسێنێتەوە بەردەوام وشەی جوان زۆر کەسەیە خۆنانی هەر لەسەر قسەکردنە واللهی بەرهەمی جوان پێشکەش دەکا خەڵکانێک پێدەگەیەنێ کە بە نان و خوانی خۆیان دەگەن لە ئەنجامی قسەی جوانەوە خی پەروەردگار دەفەرمێت دەست بە ئەمەیانەوە بگرە بەردەوام لەگەڵ ئەم قسە جوانانەدا بە ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار وشي خراب وشي روخيانر وشي كمتمانت بخورنا هلا وەکو چی وایە بەڕێزان وەکو دڕکێک وایە وەکو درەختێکی پڕژی بێبەرهەم وایە کە ڕەگی نەچۆتە زەویەوە هەر ئاوا بکە بایەک دەیهێنێتە دەرەوە کە هاتە دەرەوە وشک بووە بەرهەمی نییە سێبەری نییە بەر هیچ شتێکت پێشکەش ناکە تەنها دڕک و داڵە دەستی لێدەی ئازارت دەدا ئەمە بەس بۆچی باشە والله بەس بۆیە باشە قورئان دەفەرمێ بیسووتێنی قسەیەکیش کە بنەمای نییە قسەیەک خاوەنی نییە لە پەیجێکی بێخاوەنەوە بڵاو دەکرێتەوە و دەتەوێت مێشکی خۆتی پێوە مەشغوڵکەی کەسێک قسەیەکت بەرامبەر دەکات دەیەوێت دەروونت بڕوخێنە و متمانت بەخۆن نەهێڵێ ئەم قسەیە بەس بۆ سووتاندن باشە بەس بۆ ئیهمالکردن باشە بۆیە ئینسان دەبێ وریا بێ گوێ لەو قسانە نەگرێ لەو وتارانە نەگرێ لەو بابەتانە نەگرێ کە بەڕاستی متمانە بە مرۆڤ ناهێڵن بەرەو ڕەشبینی و بێمتمانەی بە خودی خۆی دەکەن بەڵکو بگەڕێەوە بۆ ئەو وتارانەی بۆ ئەو وشانەی بۆ ئەو کتێبانەی بۆ ئەو دیێڕانەی بۆ ئەو نووسینانەی کە متمانەت پێدەبەخشن ئەبی بە مرۆڤێکی متمانە بەخۆ بوو چوارەم وتەی ناشەرعی کاری ناشەرعی کارێک کە تەبیعەتی سەلامەتی مرۆڤ بە کافر و موسڵمانەوە نەفرەتی لێ دەکات بەڕاستی هەموو ئەوانی کە شەرع حرامی کردوون هەموو کە شەریعەتی ئیسلام فەرموویەتی ئەم کارانە ئەم وشانە ئەم ڕەفتارانە حرامن قەدەغەکراون سزای دۆزەخیان بۆ دانراوە گوناه لەسەر دەنووسرێ حتا ئەگەر ئینسان موسڵمانیش نەبێ بەس تەبیعەتی سەلامەت بێ لە فیترەتی مرۆڤایەتی لای نەدا بێ بەڕێزان واللهی ئەو کافرەش نەفرەت لەو ڕەوشتە خراپانە دەکات ئەویش حەزیان پێ ناکە هەموو ڕەوشتەیەکی خراپ هەموو ڕەفتارێکی نابەجێ کارێکی ناشەرعی هەر وەختێک کە تۆ ئەنجامتدا خەڵکی پێیان زانی متمانەیان پێت نامێنێ ئەگەر کەس پێی نەزانی ئەگەر قسەیەکت کرد ڕەفتارێکت نواند هەڵس و کەوت و کارێکت ئەنجامدا کەسیش پێی نەزانی ناشەرعی بوو خوا نەهی لێ کردبوو فیترەتی سەلامەتی مرۆڤ نەهی لەو کارە کردبوو کەسیش پێی نەزانیوە متمانە لای خەڵک وەک خۆیەتی چونکە نازان تۆ ڕەفتارە خراپەت هەیە و کردارە خراپەت هەیە بەڵاکە لەوێدایە تۆ متمانەت بە خودی خۆن نامێنێ بۆیە ئەگە تەماشاکەی لەگەڵ حرمەتم بۆ ڕووی جەنابتان ئەگە ئینسانێک درۆزن بێ ئەو کەسەی کە درۆ دەکا خی پەروەردگار نەفرەتی لێ دەکا فریشتەکان لەبەر بۆنی درۆکانی لێی دوور دەکەونەوە ئەگەر کەسێک لەناو کۆمەڵگادا بە درۆزن ناسرا خەڵک متمانەی پێ ناکاڵە قسەی چێ فڵان کەس وای وت کاکەوە فڵان کەس هەموو لەشی درۆیە ئەوە بەڕاستی بە کەڵک نایە قسەکانی ئەگە ئینسان درۆیەکی کرد و کەس هەستی پێ نەکرد کەس نەیزانی ئەم درۆیە ئەو کردوێتی و بەڕوویدا نەدرایەوە هەستی پێ نەکرا خۆت متمانەت بەخۆن نامێنێ بۆیە درۆکردن حرامە درۆزن متمانەی بەخۆی نییە غەیبەتکار ئەو کەسەی بوختان بۆ کەسێک دەکا ئەو کەسەی ناپاکی دەداتە پاڵ پاکداوێنێک دەیەوێ بیشکێنێ یەکەم کەس زەربە لە خۆیەدا چونکە متمانەی بە خودی خۆی نامێنێ ئەزانێ قسەکانی ناڕاستن ئەزانێ هەموو خەڵکیش بڵێ وایە خۆی متمانەی بە خودی خۆی نامێنێ ئەو کەسەی سوێندی بەدرۆ دەخوا بە سوێندی بەدرۆ بەرامبەرەکەی قەناعەت پێ دەکا وا بەرامبەریش قەناعەتی کردو بە ڕازگۆی زانی و متمانی بە سوێندەکەت هەبوو بەڵام خۆت متمانەت بە خۆت نامێنێت چونکە خۆت ئەزانی کەوانیە دزیکردن غەشکردن تەزویرکردن پەنا بدەگرین بەخوا زیناکردن خراپەکاری ئەمانە ئەگەر خەڵک پێت بزانن متمانن لە لای خەڵکان نامێنێ ئەی ئەگەر کارەکەت سەری گرت و کەس پێی نەزانی بەڵایەکە گەورەترە متمانەت بە خودی خۆشن نامێنێ ئەو کاتە خۆت متمانەت بە خۆت نامێنێ
کەواتە یەکێک لەو هۆکارانەی خاڵی چوارەم کە متمانە بە خۆت ناهێڵێ ئەنجامداری کارە ناشەرعیەکانە ئەو کارانەیە کە فیتڕەتی سەلیمی مرۆڤ نەهی لێکردوون. زانایان فەرموویانە ئاگادار بە هەموو مرۆڤێک ناحەزی هەیە، ناحەزەکەت دەگاتە ڕاجاری وایە ڕادەیەک دوژمنایەتەکەی لەگەڵ تا ڕقوقینەکەی لەگەڵ تا حەز دەکات بتکوژێ، هەر بتسڕێتەوە لەسەر زەوی لە ناوت بەرێ، بەڵام بۆی ناکرێ. ئەترسێ ئاشکرا بێ و بگیرێ، ئەترسێ تۆڵەی لێ بکرێتەوە بکوژرێتەوە، دەرفەتی بۆ ناڕەخسێ ئەم کارت بەرامبەر بکە و خوێنت بڕێژێ، ئالەم کاتەدا هەوڵ دەدا بە کوشتنی معنەوی لە ناوت بەرێ، دێ بوختانت بۆ دەکا، کەسایەتی دەڕوشێنێ، جوێنت پێدەدا. بە تایبەتی لە سەردەمی ئەمڕۆدا بڕێزان لە فەیسبووکە لە پەیجەکاندا کەسێک کەسایەتیەکی هەبێ، حرمەتێکی هەبێ، ڕێزێکی هەبێ، نانێکی هەبێ، ناوێکی هەبێ، چاکەیەکی بۆ مرۆڤایەتی هەبێ، کەسانێکی ناحەز بە ئەو کە هیچ زەرێکیشیان پێ نەگەیشتووە حەز بە لە ناوبردنی دەبن. ئەگە بۆیان کوژرا دەیکوژن، ئەگەر بۆیان نەکوژرا و دەرفەتیان بۆ نەڕەخسا لە ترسی یاسا و لە ترسی گرتن و تۆڵە، ئالەم کاتەدا پەنا دەبەنە بەر ئەوەی لەژێر ناوێکی وەهمیدا پەیجێکی نەناسراودا دەیان بوختانی بۆ بکەن بۆی ئەم کەسە متمانەی لەناو جەماوەرەکەیدا دابەزێ. ئەوە پێڵەن کوشتنی معنەوی. ئەگەر تۆ یەکێک بووی لەوانەی خوشکێک بووی، برایەک بووی، کەسایەتیەک بووی، خەڵکانێک ویستیان لەم ڕێگایەوە متمانەت بە خۆت نەهێڵن، ئەوەندە لەسەر بدوێن بە خۆتەوە مەشغوڵی متمانەت بە خۆت نەمێنێ، خەڵکی متمانیان پێ نەمێنێ و ناشرین بی، تۆ ئەم خاڵانە بکە. یەکەم هەوڵ بدە بۆ ڕەدی ئەو کەسانە زۆر باسی چاکی و پاشی خۆت مەکە، مڵێ من وام و من ئاوام. زانیان و تویانە پێویست ناکە بۆ هەموو کەسێ پسەلمێنی، بۆ هەموو کەسی پسەلمێنی کە تۆ چەند باشی. هەندێک جار هەوڵدان بۆ خۆسەلماندن دەچێتە خانەی خۆکەمکردنەوەوە. ئەگەوەندەت باسی خۆت کرد و خۆت پسەلمێنی بە چاک و پاک و هەر لێدە خۆت کەم دەکەیتەوە. ئەوەندە لەسەر ئەو بابەتەمە دوێ. دووەمیان لە تۆ پاکتر و چاکتر کە یوسف پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ بوختانی پێکرا، تەشهیری گەورەی داوام پیسی پێکرا. ئەو کەسەی کە خۆی داوای کاری ناشەرعی لێ کردبوو، ئافرەتەکە زۆر بێمنەتانە، زۆر ڕوم هەڵماڵاوانە دەیوت ما جەزاء من ئەراد بأهلك سوءا إلا أن يسجن أو عذاب أليم. ئەی عەزیزی میسر ئەوەی کەوا بێوێ سوکایەتی بکە و دەستدرێژی جنسی بکاتە سەر خێزانت جگەل لە بەندکردنێکی درێژخایەن یان سزایەکی بە ئەشکەنجە و ئازار چیکەی قابیلە؟ هەنی ئەوە ئافرەتە خۆی پەلاماری ئەوی داوە، خۆی دەیەوێ خراپەی لەگەڵا بکە کەچی زۆر ڕوو هەڵماڵاوانە و بێمنەتانە خەتاکە دەخاتە پاڵی یوسفی پاک داوێن. بەڵام یوسف چیەکە؟ چونکە متمانی بەخۆی هەیە کە ئەوە دوورە لەو کارانەوە، ئەو لە بەری ڕای کردووە بە هێمنانە تەنها ئەمەندە دەڵێ هي راودتني عن نفسي، بڕواتان هەبێ ئەو پەلاماری منیدا، ئەو ویستی کەوا کاری خراپ لەگەڵ منا بکە، ئەو ویستی پەلکێشم کا بۆ زینا و بۆ خراپەکاری من ڕام کردووە لە دەستی. البەریء ثقته تغنيه عن الحلف حلف والأيمان. ئینسانی بەری و پاک ئەوەندە متمانەی بەخۆیەتی، متمانە بەخۆبوونەکە وای لێ دەکات پێویستی بە سوێند خواردن و بەڵگەهێنانەوە نییە، تەنها بە دێڕێک زۆر بەهێمنی من ئەو کارم نەکردووە، ئەو ئافرەتەی دەوێ بوختانم پێ بکە ئەو بوو دەخرێتە سجنەوە. 7 ساڵ تا 9 ساڵ یوسف بە بێتاوانسنی زیندانی دەکرێت، بەڵام متمانەی بەخۆیەتی، خۆی بەسەر شۆڕ نازانێت، تۆ خۆت دەناسی کەوان نەبووی، بەڵام دواییدا ڕاستیەکان ئاشکرا دەبن. ئەو کاتە خێزانی عەزیزی میسر دەڵێ ئەنا ڕاوەدته عن نفسه وإنه لمن الصادقين. والله من ویستم خراپە بەو بکەم، من ویستم پەلکێشی داوێن پیسی بکەم. یوسف لە ڕازگۆیانە و ڕاز دەکا قسەکانی ئەو ڕاستە. بۆیە ئەگە بەڕێزم تۆ لە پەیجێکە، لە فەیسبووکێکە، لە شوێنێکە بابەتێکت بینی لەسەر کەسێک یەکسەم متمانەت پێی نەڕوە بڵێ ئای چۆن فڵان کەس ئاوا بوو من نەمناسی بوو، ئەها یوسفی پاک، یوسفی بەڕێز و بە ئەخلاق هیچ سوێندی نەخوارد، هیچ پەنای بۆ سوێند خوردن و پاکانی زۆر نەبێت. بە یەک دێڕ من ئەو کارم نەکردەوە ئیشی من نییە تەواو. بەڵام دوای 7 ساڵ تا 9 ساڵ ڕاستیەکان لەسەر دەمی بەرامبەر خودی خۆیەوە ئاشکرا بوون، وتی وإنه لمن الصادقين ئەو ڕازگۆیە. بۆیە تۆش ئەمڕۆ دەرسێکی گەورە وەرگرە، هەر شتێکت هاتە بەرگوێ و هەر شتێکت لە تەلەڤیزۆنێکە، لە شوێنێکە، لە سۆشیال میدیایەکە بیست فەورەن باوەڕی پێ مەکە، لەوە چێ دوای چەند ساڵ ڕاستیەکان دەرکەون و ئاشکرا بنەوە ئەو باسی کە خوا لە قورئانە بۆمان دەژێڕێتەوە. ئەو بۆیە لە قورئانە هەموو ڕۆژە دەیخوێنینەوە، بۆی ڕەفتاری لەگەڵا بکەین، کاری پێ بکەین. ئەو کاتە شەرمەزاری بۆ ئینسان دەمێنێتەوە چەند ساڵ متمانەی بە فڵان کەس نەماوە کەچی ئەو کەسە جێگەی متمانەیە.
بۆیە متمانەت بە کەسێک کە قسەی لەسەر دەکرێت لەق نەبێ و هەرگوێ پێمەدا. تۆ خۆت باشترین سێمیان تۆ خۆت باشترین کەسی کە خۆت دەناسی. بەلیل ئینسان و عەلا نەفسیهی بەسیرە. بەخوا ئینسان باشترین کەسێک کە خۆی دەناسێ خۆیەتی. ئەوەی لە ناخی ئینساندایە، ئەوەی لە وجدانی مرۆڤدایە، ئەوەی لە سجیلی ئەعمالی مرۆڤدایە، بەس خوای خالقمان کەوا سر و عەلەن هەمووی دەبینێ ئەو پێ عالمە. ثم ئەنتە پاشان خۆت پێ عالمی. هەموو خەڵک مەدحت بکە ئەگەر ڕەفتارێکن نەکردبێ و کارێکی باشن نەکردبێ مەدحەکانی عالم دڵخۆشن ناکات، چونکە خۆت دەناسی کە ئەوەی هیچ تۆ نییە. هەموو خەڵکیش زەمت بکە و تەشهیرت بکە و گوێنت پێ بدا لەسەرت بنووسێ. ئەگە خۆت دەناسی چەند پاک و بەری و بێتاوانی ئیتر بەستە. ڕاستە دەروونن ناڕەحەت دەبێ مرۆڤ هەر چیەک بێ ئەگە پێغەمبەری خواش بێ، بەوەی کە مەدحی بکرێت دڵخۆش دەبێ، بەوەی کە قسەی خراپی پێوترێت دڵ ناڕەحەت دەبێت. تەماشاکە خوا لە قورئانە دەفەرمێ قد نعلم إنه ليحزنك الذي يقولون فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیان دەوت ئەمەی تۆ دەیڵێی درۆیە، تۆ پێغەمبەر نی، تۆ شاعیری، تۆ کاهینی، تۆ ساحری. پێغەمبەر بەو گەورەی و پاچی خۆیەوە کە خۆی دەناسێ کە پێغەمبەری بە حەقی بەروەردگارە، بەڵام وەکو مرۆڤ پێی ناڕەحەت دەبوو. جا چەندە پاکیش بی ئەوەندە کاریگەری قسە لەسەر دەرونی پاکان قورسە. قەت زینان نەکردبێکێ بڵێ بێ ڕەوشتی قەت لە دڵت دەرناچێت چونکە نەتکردووە. قەت دزین نەکردبێکێ بڵێ دزی چونکە قەت دەستت بۆ ماڵی خەڵک نەبردووە یەکسەر ناڕەحەت دەبی. بەڕێزان پێغەمبەری خوا چونکە پاکترینی پاکان بوو، قەت لە ژیانە درۆی نەکرد بوو، ئەم وشانە زۆر لەسەر دڵی قورس بوو. خوای گەورە دڵی دایەوە فەرمووی والله ئەوانە لە ناخەوە دەزانن کە تۆ درۆ ناکەی پێغەمبەری. ولكن الظالمين بآيات الله يجحدون. جا جەحد چییە؟ الجحد إثبات ما نفي ونفي ما ثبت. کەسێک شتێک لە دڵیایەتی لە دڵیانیە بەڵام دەیڵێ، یعنی لە دڵەوە بڕوای پێی نییە. پێت دەڵێن ئەی محەممەد ئەوەی تۆ دەیڵی درۆیە، لە دڵەوە بڕوایان وایە کە تۆ ڕازگۆی، بەڵام ئەوی زمانیان دەڵێ غێریەوەیە. یان شتێک لە دڵیانە هەیە کە دەزان تۆ پێغەمبەری و نایڵێن، ئەوانە جەحدیان هەیە. ئەوەی لە ناخیاندا هەیە دەری نابڕن کە تۆ پێغەمبەری، و ئەوەی کە پێت دەڵێن تۆ درۆ دەکەی و درۆزنی ئەوە لە ناخیاندا وانە. بۆیە ئیمامی تەبەری لە جامیع البیان لە تەفسیرەکەیدا دەڵێ کاتێک کە ئەخنەس و ئەبوو جەهل دوو هاوڕێ بوون، هەردووکیان کافر بوون، بەیەکەوە دانیشت بوون. ئەخنەس پێوت یا ئەبەل حەکەم، معنی بە ئەبوو جەهلی وت هەر من و تۆین، کەسمان لەگەڵان نییە. ئەمڕۆ تۆ بە محەممەد وتت ئەو شتانەی کە تۆ دەیڵێ بەس ناوی خواوە هەمووی درۆیە، تۆ پێغەمبەری خوانی و درۆیە. ئایا بەڕاز محەممەد درۆزنە؟ ئەویش پێی وت وای حەک. وتی هاوار بۆ تۆ، وتی کوڕە بێ قەزای بە کوردی خۆمان، والله إن محمدا لصادق، والله سوێن بەخوا محەممەد ڕاستگۆیە، بەڵام نامێ اعترافی پێ بکەم، نامێ بسمە ژێر سایە و سێبەری ئەوە بەنی هاشم ئەوان زاڵ بن بەسەر ئێمەدا و بەسەر تایفە ئێمەدا. لە ناخەوە دەیزانی کە پێغەمبەر ڕاست دەکات. هەجاری وایە کەسەکە ئەوەندە سوورە لەسەوەی تۆ خراپی، بەڵام خۆی یەقینی هەیە کەوانە، کەواتە خۆت بناسە، خۆت بناسە بەستە. ئەو شتانی کە نابێت لە دەست بدرێن ئەمانەن: وەفا، متمانە، ڕێز، خۆشەویستی، ژیان بە ئەمانەوە جوانە. هەر کەسێ وەفای نەبێ بۆ ئەو کەسەی چاکەی لەگەڵا کردووە قەت متمانەی پێمەکە. هەر کەسێ وەفادار نەبێ بەرامبەر چاکەی چاکەکاران بەخوا متمانەی پێ ناکرێ. هەر کەسێ ئەهلی متمانە نەبێ قەت ئەهلی ڕێز و حرمەتیش نابێ. هەر کەسێک ئەهلی ڕێز و حرمەت نەبێ مانای خۆشەویستی نازانێ. هەر کەسێک لە خۆشەویستی بێبەش بوو ژیان ئیتر بەشی ئەو نامێنێتەوە، ژیان کۆتایی پێدێ. بۆیە هەر وەختێ متمانە لە وەفا لە ناو چوو متمانە لە ناو دەچێت، کە متمانە لە ناو چوو ڕێز و حرمەت نامێنێ، کە ڕێز و حرمەت نەما خۆشەویستیش لە نێوان خەڵکەکاندا نامێنێ. کۆتایی وتارەکەمان بەم بابەتە دێنین کە وتراوە ئاگادار بە، بەخشندە بە، ببەخشە، بەڵام ئاگاد لە خۆت بێ بەکار نەهێنرەی. بەڕاستی نەسیحەتێکی جوانە خۆشەویستان. بەخشندە بە لەوەی خوا پێی داوی ببەخشە، بەڵام ئاگاد لە خۆت بێ بەکار نەهێنرەی. زۆر جا کە خەڵکی زانیان بەڕاستی تۆ کەسێکی دەست و دڵکراوە و بەخشندەی بۆ مەرامەت تایبەتیەکانی خۆیان بەکارت دێنن. با بەخشندەیەکانت دوال لێ نەکرێ بەکار بهێنرەی لەلایەن کەسانێکەوە کە خەڵکی ئیستیغلال دەکەن. متمانەت هەبێ، قەت دوال لێ نایە متمانەت بە کەس نەمێنێ، بەڵام متمانە بوون دوال لێ نەکا کە خۆش باوەڕ بی.
متمانە بوون بە خەڵکی دەوروبەرت جیاوازە لە خۆش باوەڕی ساویلکە مەبە هەر قسەیەکت بیست هەر کەسێک خۆی بە چاک نیشاندا یەکسەر تەصدیقی مەکە متمانەشت وا لێ نەیە بڕوا بە هیچ کەس نەکەی ئەمەش بۆ خۆی دەردێکی گەورەیە کە وا لێبێ هەر کەسێک قسەت بۆ بکات لە چاک و لە خراپ تۆ بڵێ هەمووی هەر خراپە متمانم بە قسەی کەس نییە ئەمەش بەڵایەکی گەورەیە ئینسان لە ناو دەبا بەڵام متمانەت هەبێ خۆپارێزیش بە لە خۆش باوەڕی ساویل کەژمە بە هەموو قسەیەکیش بڕوا مەکە گوێ لە خەڵکی بگرە تەنها بە قسەی خۆت بڕوا مەکە گوێ لە خەڵکی بگرە بەڵام دەنگی خۆشت بزر مەکە با قسەی خۆشت بمێنێ خەڵکانێک هەن قسەیان نەماوە بەس گوێ دەگرن گوێ لە خەڵکی بگرە گوێ لە قسەی جوان بگرە گوێ لە مامۆستای جوان بگرە لە مەجلیسا گوێ بگرە بەڵام قسەی خۆشت بزر مەکە با تۆ نەسڕیتەوە تۆش با قسەیەکت هەبێ لە مەجلیسێکا دانیشتی هەل لە ئێوارەوە تا شەوگاری درەنگ بە هەر گوێ مەگرە جارێکیش دەجارن تۆ بەشداری بکە با دەنگێکت هەبێ با قسەیەکت هەبێ هەر مەڵێ قوربان بەسەر چاو هەر مەڵێ بەڵێ ئەمر دەکەی ئەی تۆش وای تۆ چ مرۆڤێکی ئەگە هیچ قسە نەبێ گوێ لە خەڵک بگرە بەڵام ئاگادار بە ئەی مرۆڤ دەنگی خۆشت بزر مەکە با تۆش قسەیەکت هەبێ لە ژیان و ژینگەدا ئەمە بابەتی متمانە بەخۆبوون بوو کەوتم لە سەرەتاوە هەر کەسێ متمانەی بەخۆی بێ و پشت بەخوا بەستێ بناغەی سەرکەوتنی کارەکانیەتی خوێندکارانی ئێستا 12 ئامادەییمان بە زانستی وێژەی و پیشەیەکانەوە لەم ساڵە سەختەدا خەریکی ئیمتیحانن واللهی بەز متمانەتان بە خۆتان هەبێ بەویستی خوای پەروەردگار ئەم ساڵ نیسبەتێکی هەرە باشی نەجاحەت دێنن زۆر سەرکەوتوو دەبن بە ئاواتەکانی خۆتان دەگەن هیچ شتێک سارتان نەکاتەوە لەوەی کە ئەم ساڵ منهەج باش نەخوێندراوە ئەوەی کەممان خوێندووە و زۆر داخڵ نەکراوە و ئیمتیحانەکان بە شێوەیەکە و دەرسەکان دابڕاوین لێ و ماوەیەکی زۆرە لە مەکتەب نەماوین ئەم قسانە بەگوێتاندا نەچێت سەیری هیچ پەیجێک و قسەیەکی لابەلای ئەم و ئەو جیهەتێکی فەرمی وەزارەتی پەروەدە و پەیوەندیدار نەبێت گوێی هەر بۆ مەگرە گوێ لە هیچ مەگرە متمانەت بە خوای خۆت هەبێ متمانەت بە نەفسی خۆت هەبێ بەویستی خوای گەورە سەرکەوتوو دەبی متمانەت بە ڕۆژبینەکان مەکە گوێ لە قسەکانیان مەگرە بە دڵنیاییەوە دوا ڕۆژێکی خێر چاوەڕێی هەموو لایەکمان دەکات داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار متمانەمان بە نەفسی خۆمان لەدەست نەدەین خۆمان باشترین کەسێکین کە خۆمان دەناسین یا ڕەبی خوا ڕەفتار و کردار و وشەکانمان شایەنی ئەوە بن کە خۆمان متمانەمان بە خۆمان بێ و خەڵکیش متمانە بەڕاستی و دروستیەکانمان بکە ئەوەی نەخۆشە یا ڕەبی خوای پەروەردگار یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس تووشی نەخۆشی کۆڕۆنا یان هەر جۆرە نەخۆشێکی تر بووە یا ڕەبی خوا شیفای بەخێری بۆ بنێری وەزعی وڵاتمان و هەموو جیهان ئاسایی بکەیتەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون